ڕۆژانە سەردانی نێوەرشیفی ئازارەکانی ماڵەکەی دەکاتەوە کە ڕۆژگارێک حەو خوشک و سێ برای تێدا کۆ دەبوونەوە، بەڵام کیمیابارانی هەڵەبجە خێزانەکەی هەڵوەشاندەوە و ئەو پێی وایە هیچ شاید حاڵێکی کیمیابارانی هەڵەبجە ڕزگاری نەبووە لە شڵەژانی دەرونی. سوڕێگە خۆ بەناو دار و درەختەکە ئەزانم باوکم لەکوێ دانیشتوە، دایکم لەکوێ بۆ خوشکەکان لەکوێ یاریان کردووە، لەبەرەوە ڕۆحیانەتێکم تێکەڵاو بە درەختەکان بووە، ماتیەک بە سەرجەم دەموچاوی هەڵەبجەیەکانەوە دیارە. چارەسەرکارانی دەرونی ئاماژە بە دیاردەی گواستنەوەی زەبری دەرونی لە نێوانەوەکان دەکەن و دەڵێن ئەو دڵە ڕاوکێ قوڵەی بەرنەوەی یەکەمی ڕزگاربووانی چەکی کیمیاوی کەوتووە، ڕاستەوخۆ ڕنگدانەوەی بەسەر تەندروستی دەرونی نەوەی دووەمیشدا هەیە. ئەوانن کە کاتێکە بینێ باوکی دایژی یان کەسێکیانە ناو خێزانەکەیە کە بۆی بەرکەوتو چەکی کیمیاییەوە ئازاد دەچێژێت و دەبینێت ناڕەحەتەوە ناتوانێت هیچ شتێکی بۆ بکات لەو کاتەیە، ئەمەش بارگاوی دەبن یعنی بۆ بارودۆخەوە ئەگەر هاوکاری وەرنەگرن لە دەرەوە بۆ خۆشیان و بۆ کەسی پلەیەکی بەرکەوتۆکە لەو کاتەیە، بەڵێ ئێمە خەڵک سەردانمانەکات کە نەوەی دووەمی بەرکەوتوانی چەکی کیمیایی. نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی لە هەڵەبجە تەنها خاوەن هۆبەیەکی سنووردارە بۆ خزمەتگوزاریە دەرونیەکان. پزیشکانی پسپۆڕ جەخت دەکەنەوە زۆربەی سەردانیکەران تووشی شڵەژانی پاش زەبری دەرونی بوون. حاڵەتێکیان تووشە پێوترێ شڵەژانی پاش زەبری دەرونی کە کورتکراوەکەی بەنگلیزی پێوترێ PTSD، بەڵام ئەم حاڵتە لەبەر ئەوی لە پێشە چارەسەر نەکراوە زۆربیان ئەبێتە درێژخایەن، ئەنجا بەگشتی کە بێتە درێژخایەن زۆربیان ئەبنە نەخۆشی خەمۆکی درێژخایەن کە تووشی نیشانێکش ئەبن کە وای لێکا کاریگەرێکی زۆر ئەبێ لەسەر ژیانی ڕۆژانی بە تایبەتی بیرچوونەوە کەمی تەرکیز. کەمی دەرمانی چارەسەری نەخۆشە دەرونیەکان گرفتێکی دیکەی توشبووەکانە. دەنگی ئەمریکا ئەم گرفتەی گەیاندا بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی هەڵەبجە، بڕیاریاندا سەردانی هۆبەکە بکەن و لەگەڵ پزیشکانی پسپۆڕیش ڕاوێش بکەن بۆ دابینکردنی دەرمانەکان. وەکو بڕێوەبەرەتی گشتی تەندروستی پارێزگای هەڵەبجە بە دوواداچوونی جدی بۆ ئەو بابەتەکەین، سەردانی بەشی دەرمانی پێداویستی پزیشکیەکەین، هەر دەرمانێک کە لەلایەن پزیشکی دەرونیەوە بۆ نەخۆش بنووسێت بەش بکرێتەوە بۆ ئێمە هەوڵ دەدەین لە ڕێی کۆگای دەرمان و دوای وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز بەڕێوەبەری گشتی بۆیان دابین بکەین. چیرۆکی هەڵەبجە تەنها یادەوەرینامەیەکی ڕووداوێکی ڕابردوو نییە، بەڵکو ئازارێکی زەق و زیندوو ئێستاشە، جەنگێکی بێدەنگ لە ڕۆح و جەستەی نەوە لە دوایەوەدا درێژەی هەیە. پێویستی بە هەنگاوی کرداریە تا زامەکانی ساڕێژ بکرێن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.